سلامت بی عادت بوونیشی زۆر خۆشەوەی فەشێکی تر لە خزمەتەکانی ئێمە بەڕێزان الحەمدوللا ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردووە هەمووتان ئاگدارن کە بووین بە ناوەندێکی فێرکاری و تعلیمی و هاوکاریکردنی لایەنی ئەکادیمی ئەم شارە ئێمە شارەچەی چەمچەمە ڕاستەکە زانکۆیەکی تایوە لەگەڵ مەحەدێکی حکومی بەڵام لە دەرەوەی ئەم شارە کۆمەڵێک لە قوتابیەکانمان لە کوڕان و لەکسان لە بەردەواممان کردووە ئینشاءڵڵا زیادی کردووە و ئەو زیادکردنەش وای لێ کردووە کە بۆ هاونیشتیمانیان زۆر بێت بەنمونە من ئەگەر خزمەتمان بەڕاستی بەڕێزان هەموومان ئێمە الحەمدوللا موسڵمانی و ئیلتیزامێکمان هەیە بە دینی خی تەعالاوە ئێمە لەو گۆشەیەوەی کە بەلای خۆی بەخشنی میهرەبان سوپاس و ئامادەیتان دیارە ئێمە ئەمڕۆ ساڵی یادی دامەزراندنی کۆمەڵگەی پزیشکی بەخشینە لە چەمچەماڵ و دیارە کۆمەڵگەی پزیشکی بەخشین یەکێکە لە پرۆژە تەندروستیەکانی دەستگای خێرخوازی بەخشین بە شانازیەوە ئێمە سوپاس بۆ خۆی پەروەردگار لە 6 ساڵی ڕابردووە توانیمانە لەم شارەیە خزمەتی هاونیشتیمانیانی خۆمان بکەین و بە کواڵیتێکی باشەوە خزمەتیان بکەین و ئێمە لە ساڵانە هەمیشە عادەتەن ئامار و داتای خۆمان هەیە بەڵام هەموو ساڵێک بەپێی ئەو چەند ساڵی کە ئێمە دیارە بەداخەوە تایە کارمان کردووە ساڵی قەیران بووە بەڵام توانیمان الحەمدوللا هەر لە نەخۆشببینەوە تاکو و هەموو خزمەت گوزاریانی کە لە مەجای پزیشکیە لە بەشە جیاوازەکانی ئێمەیە ئێمە بتوانیمان الحەمدوللا لە هەموو مەجالەکانە خزمەتی هاوڵاتی بکەین جیالەوەی کە هەندێک لە هاوڵاتیەکان هەیە توانیمانە چۆنە خزمەتێکی بێبەرامبەریان بکەین لەبەرەوەی کە حاڵەتێکی تایبەتیان هەبووە و ئینشاءڵڵا خوا پشتیوان بێت لە ساڵی ئایندەیە پلان و پرۆژەی باشترمان هەیە بۆی کە خزمەتەکانمان فراوانتر بکەین. سەرەتا سپاسانەکەم پیرۆزبایی لە خەڵکی چەمچەماڵ و دەوروبەرەکەم بە کە ئەمڕۆ یادیکردنەوەی بەخشینە کە 6 ساڵ بەر لە ئێستا ئەم کۆمەلگای لێرەکرا بە کۆمەڵە بەش و پسپۆڕی جیاوازەوە کە بە دڵنیاییەوە خزمەتێکی زۆر گەورەی بە چەمچەماڵ و دەوروبەری کردەوە بە تایبەت ئەو چینەکەم دەرامەتێک کە پێویستیان بەم هاوکاری هەیە چکە بەگشتی کۆمەلگای پزیشکی بەخشین بە هەموو بەشەکانەوە کە بە تایبەت ئێمە لە تاقیگەدا نرخەکان و کواڵیتی تێستەکان بە جۆرێکە ئەتوانێت زۆرینەی خەڵک سوودی لێ بینێ بە تایبەت چینێکی کەم دەرامەتی ئەم شارە. ئەوەی بەڕاستی ئێمەی دڵخۆش کردەوە وەکو ستاف وەکو کارمەندامان ئەوەیە لەگەڵ ئەوەی ستافێکی زۆر بەتوانە لەگەڵی کوالیتی تێستەکان و ئامێری زۆر پێشکەوت و بەڵام توانیمانە هەست بەوە بکەین کە کۆمەڵی خەڵک سوودمەند بۆ لێرە توانیمانە هاوکاریان بین توانیمانە دەستباریان بین لە دابینکردنی ئەو تێست و ئەو پێداویستیانی کە ڕویان کردوەتەم کۆمەلگایە بە دڵنیاییەوە سروشتی مرۆڤ خۆی وایە کاتی هاوکاری کەسێکەکەی کە پێویست پێێتە ینی دەرونیان مرتاحەبی ئەوەی کە ئێمە ڕۆژانە کە ئەبینین کەسانێتە ئێرە هەستەکە ینی بەڕاستی پارەی پێ نییە یاخود لە ئاستێکی دارایی باشدانێتەوە ئامادەی ینی جگەلەوەی تێستەکان لە خواری بازاڕە باڵن نرخی تێستەکان کەمترە بەڵام ئەتوانین جگەلەوەیش زۆرینەیان بە تایبەت جیلە جیاوازەکان توانیمان هاوکاریکەن لەبەرەوە ئەکید بە ڕۆژانە کاڕۆینەوە مرتاحین لەو بوارە بەخێر بێن وەڵاهی یعنی من بەش بە حالی خۆم و خێزانشم یعنی زۆر جاهاتوینە من ئەڵمانیا ناوبەر خۆمان هاتوینە ئەوەنەی کە یعنی ئێمە هاتوینە بۆ ئیسفادەمان لێ کردو دکتۆرەکان باشن لە خەمی خەڵکەتان ئیشاعیان هەرزانترە ئیتر دکتۆرەکانش لە کاتی خۆیان داوامی خۆیانەکەن بەڕاستی شیعریان باشە تە نرخی پتاقە و شتەکانیان هەموو هەرزانە و شتێکی باشە و تۆ قیاسی ئەوکەی دکتۆرێک لە بازار ڕەنگە دێ ئەیا دەگەی 20,000 25,000 خاتر شێ ناگرێت ئێتۆ لێرە بە 3,000 ئەی دکتۆرە دانشێ و ئایبیتیانە ئیشاعەکەیان لێرە مەسەن بۆ نمونە لە بازار بە 15,000 ئیشاعەکە دۆگرێت ئێرانە بە 7,000 ئیشاعەکە دۆگرێت فەرقەکە وەڵای خراپ نیە من بە پێی قیاسی خۆم بە پێی کە زۆر جادێن سەرەکەی ئەرێ بێت تەلەفۆن بکەی بۆی کەسرەت بکەی معنای خەڵک زۆری لێی رازیە بۆیە دێ بۆ ئێرانە بۆی کە نیە چووکە سرای بەرناکەوێت ئەوێ پێشتە تەلەفۆن بکەی هەتایشیان بڕاوە کردو لیستی ژمارەی تەلەفۆنەکانشیان بڕاوە کردووە بۆی کانی خەڵک سوادی لێ بکات بەڕاستی بەخشین دەوری خۆی بینیوە لە هەرێمی کوردستان و لە هەموو شوێنەکانی ناو هەرێما بۆ بەتەواوی بەکارین بۆ ئەم زولوفە زۆر باشە و دەرمانەکانی هەرزانە و فەحسەکانی لە چاو فەحسی ترا ئەوە هەمومان ئەزانین زۆری فەرقە و دەورێکی باشی بۆ فەقیر و بۆ خەڵکی کەم دەرامەت و بۆ ئەمانە و یارمەتی خەڵک زۆرە دەن و زۆر شتێکی باشە هیواداری نمونیان زۆر بێ و خۆی گەورە سەرکەوتویان کە ئینشاءڵڵا